بەدەستێکی لەرزۆک و گۆچانێکەوە کە چەند ساڵێکە بووە بە هاوڕێی بەردەوامی ژیانی هاتۆتە بەردەم ئەو شوێنەی کە ڕۆژگارێک لێرە لەژێر لێدان و ئەشکەنجەدانی سەرانی بەعزدا دەست و پەنجەی نەرم دەکرد. ئەمڕۆ هاتۆتەوە بەردەم ئەم نەسوورەکە تا داوای مافی ئەم ڕۆژانەی لە حکومەتی هەرێم بکات کە لەسەر کوردایەتی و کوردبوونی زیندانی کرابوو. ئەوانە زیندانیانی سیاسین داوا دەکەن موچەکانیان هاوتای عێراق بکرێت و ئیمتیازاتەکان و مینحەکان بەردەوام بێت تا هەموارکردنەوەی یاسای ژمارە 11 کە لە ساڵی 2011 دەرچووە. داوای مافی خۆمەکەم ئەم حکومەتە موچەی ئەم خەڵکە ئەبرێ ئەیا بە جاشەکان بە حسابی نیوە جاشێکمان بۆ بکەن یا ئەگەر بەسە خیانەت 29 ساڵە خیانەت دەم کوردەکەن لە میلە دەکەن ئەمانەوێ بمان خەنە سەر بەغا موچەمان نەیەنێ ئەمان. ئێمە داوای ماف ناکەین، ئێمە دەمانەوێت لێرە بەڕاستی حکومەتی خۆمان بخینە قۆناغی شەرمەزاریەوە کە ئەوانی بە ئێمەیان دەگوت شەهیدی زیندوو. با بزانن هەر گرتبوونەوە نییە، هەر بەیاننامە نییە، ئەوە زۆری بە دووادادێ با بە خۆیان دابچنەوە. بەڵە ماڵ و مناڵەکەم با برسی نەبێ، با خۆم لە برسا بمرم، با بێنانی من ببڕێ، باڵە ماڵ و مناڵەکەم برسی نەکات. حکومەتی بەعز ماڵ و مناڵەکەم و کەسکارەکەمی ئەنفالە کرد بۆیە لە ڕووی ڕاوەسامەوە. ئەوش نییە ماڵ و مناڵەکەی من برسی کە با بێ خۆم بکوژێ، بەڵام ماڵ و مناڵەکەم برسی نەکات. چی فەرقێکیە لەگەڵ بەعزنا لە بەعز کەمتر لە جاشەکانی بەعز؟ چی فەرقێکی هەیە؟ بەلای منەوە هیچ جیاوازیەکی نییە. ئێمە موچەی زیندانی سیاسی لە عێراق 1,200,000 ئێمە مانگی 500,000یان ناوینێ، هەموو مانگەیە 700,000 دیناری ئێمەیان خواردووە ئەم 10 ساڵە. عەلا ئەساس ئەمە 10 ساڵ ئەوە عێراق کردی بە 25 ساڵ و 70 ملیۆنیانێ و 1,250,000 مەعاشەکەیانە. جا داواکەین لەم حکومەتە ئەو ئیمتیازانەمان بۆ بجێڕنەوە. زیندانیانی سیاسی دەڵێن چەندین کۆبوونەوەیان لەگەڵ لایەنە سیاسی و پەرلەمانتار و کەساتیەکان کردووە. داواکاریەکانی خۆیانیان پێگەیاندون بەڵام وەڵامیان نەدراوەتەوە. بەشێک لەوان دەڵێن داواکردنی مافەکانیان لە حکومەتی هەرێم هەر وەکو کوتانی ئاسنی سادوایە. چەندین ساڵە داوا دەکەن ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی هەرێم بگوازرێتەوە بۆ سەر دەستگای زیندانیانی سیاسی عێراق، بۆیە بڕیاریان داوە گوشارەکانیان بۆ سەر حکومەتی هەرێم زیاتر بکەن و خۆپیشاندان ئەنجام بدەن و مانگرتنی سەرتاسەری ڕابگەیاندن. ئەمە زیندانیانی سیاسی داوامان کردووە کە هیچ نەبێ وەکو حکومەتی عێراقی بێ درێژ بکرێتەوە بۆ 25 ساڵ بەو نیوە موچەیەشی کەوا ئەیشی دەن، بەڵام ئێساوان ڕازی نەبن. ینی ئێمە ناڵێن قەیرانەکانی لێ دەرکە. چەندێک قەیران بووە لە هەرێمی کوردستانە ئەوەنە داهات بووە، ئەو داهاتانەی بۆ چۆن چیان لێکراوە. ئێمە کارمان نییە بەسەرەوە کە ئەوەی کە حکوومەت واجبە لەسەری بەڕێوەی بەرێت چی ئەکات چۆن حکوومەت داری خۆی ئەکا، بەڵام ئێمە مافی خۆمانە کە ئێمە هەڵگری ئەم مەشخەڵە بووین، ئێمە هەڵگری ئەم ئاڵایە بووین کە لەسەری جەنگاوین و ژیانمان کردێتە قوربانی. ئێمە مافی خۆمانمانەوێ. لە هەرێمی کوردستان 23,000 زیندانی سیاسی هەیە و 5,000 فۆرمی نوێژ پڕ کراوەتەوە تا موچەیان بۆ ببڕێتەوە، بەڵام لە سەرەتای شەڕی داعشەوە هیچ مامەڵەیەکی نوێ وەرنەگیراوە. زیندانیانی سیاسی دەڵێن ئەگەر حکومەتی هەرێم داواکاریەکانیان جێبەجێ نەکات پەنا دەبەنە بەر دادگای فیدراڵی عێراق و لەوێ سکاڵا دژی حکومەتی هەرێم تۆمار دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.